بە هیوای کاتەکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەم لاپەڕا 141 لاپەڕا 141 تەواوکەری 140 کە هەر باسی بڕە جەبریەکانە لێرە دەخینمەوە. هەندێ لا بڕە جەبریەکان زۆر ئاڵۆزن بۆ ئەوەی بەهاکانیان ببینمەوە. لە شوێنی هەر گۆڕاوێک بێگومان لە بیریان چۆ بنووسن لە شوێنی هەر گۆڕاوێک بەها پێدراوەکەی دابنێ واتە ژمارە دانێ. پاشان هەنگاوەکانی ڕیزیەتی کردارەکانی یەک لە دوای یەک جێبەجێ بکە. لێرە ئەمن بڕێکی جەبری ئاڵۆزم هەیە. ئاڵۆز چێواتە تۆزێک ئاڵۆز کە ناتوانم هیچ بکەم هەتا نەچم لە جیاتی دانان دانەنێم، واتە دەبی ئەمن یەکەم شت بچم پیتەکان لابەم. 3 پیتم هەیە ن ب وە س. دوایە کەوانم هەیە، تواندوم هەیە، جارانم هەیە، دابەشم هەیە. ئاڵۆزە ئاسانترین شتەوێ بچم زوو لە جیاتی دانان دانێم، پیتەکان لابم وە ژمارەکان دانێم. واتە لە جیاتی پیتی ن ژمارە 5 پیتی ژمارە 4 پیتی ژمارە 3 ئیشەکەم ئاسان دەکا. لە بڕی جەبری کردمە بڕی ژمارەکان دانران. ئێستا ڕیزیەتی کردارەکان ڕەچاو دەکەم، پەیڕەو دەکەم، واتە یەکەم شت کەوانەکەی ناو کەوانەکەی ئەژمێر دەکەم کە دەکاتە 5 و 4 یەکسانە بە 9 تواندوو، چونکە کەوانەکە هەمووی تواندووە. ژمارەکانی دیش هەر وەکو خۆی کووە دەینمە خوارێ. بێگومان کەوانەکە واتە جارانی دوو لێرە ئەمنیش هێمای جاراندا دەنێم کە کەوانەکەم لابرد. پاشان ئەو جەتوانەکەی ئەنجام دەدەم لە هەنگاوی پاشەوی 9 جاران 9 دەکاتە 81. ئێستا تەنیا مایە جاران و دابەش لە ڕاستەوە بۆ چەپ، هەرچەندە ئەگەر چەپەکەم ئەنجامدا بە ئاسانتر دەبوو، بەڵام پەیڕەوی کردارەکان دەکەم. ڕیزیەتی کردارەکان 2 جاران 81 دەکا 162. ئەوجا 162 دابەش 3 یەکسانە بە 51. بەشەکانی بڕی جەبری کە نیشانەکانی کۆکردنەوە یان لێک دەرکردن لە یەکیان جیا دەکاتەوە، ئەوە زۆر گرنگە، پێی دەوترێ ڕادە یان ڕادەکان. ڕادە چییە؟ ڕادە ئەوەیە کە لە مابەینیان هێمای کۆ یان کەم هەبی، ئەوە ڕادەیە. واتە 42 ڕادەیە، 13 نەتواندوو ڕادەیە، 10 نەتواندوو ڕادەیە، 6 س ڕادەیە. ئەوانە ڕادەنە لەبەر چ؟ لەبەرەوەی هێمای کۆکردنەوە و هێمای کەمکردن هەیە لە مابەینیان. پێش ئەوەی بەهای هەندێک لەو بڕانە بدۆزیەوە ڕێکیان بخە، واتە ئەگەر ڕادەی لە یەکچوت هەبی وەکو یەک بن ڕێکیان بخە. ڕادە لە یەکچووەکان ڕێک بخە کە هەمان گۆڕاویان هەیە و هەمان هێزی گۆڕاوەکەشیان هەمان شتە. بڕی جەبری ئەو بڕە جەبریم هەیە لە چەند ڕادە پێک دێ؟ 1 2 3. کامە ڕادەی لێک چووە؟ 6 س و 5 س. 17 بەوان ناچی، تەنیا 6 س 5 س، لەبەرەوەی گۆڕاوەکە یەک شتە، هێزی گۆڕاوەکەش هەمان شتە. لێرە چەند ڕادەم هەیە؟ 3 ڕادەم هەیە. کامەیان پێک دەچن؟ 13 نەتواندوو وە 10 نەتواندوو پێک دەچن. 42 بەوان ناچی، نەئی لەگەڵا نەتواندووشە، نەکە مەبەستم.
بۆ ئەوەی بڕێکی جەبری سادەت دەستکەوێ. ئێستا ئەوە سادە نییە، ئەوەش سادە نییە، هەتا سادە و ساکاربی ڕادە لێک چووەکان کۆبکەوە بە پێی کۆکردنەوەیان یان لێ دەرکردنیان. وەکو ئێرە ئێستا دەبینم کە 6 س و 5 س لێک دەچن، پێک دەچن، لەبەر چ ئەمن بنووسم 6 س وەکۆ 5 س دەنووسم 11 س، هەمان شتە، ئاسانترە. ئەوجە دەنووسم کۆ 17. تێبینی لێرە تەنیا ژمارەکان کۆ دەکەمەوە یان تەنیا ژمارەکان لێک دەردەکەم. پیتەکە هەروەکو خۆی دەنووسرێتەوە، نابیتە س توان 2 یان 2 س یان شتیوە. لێرەش ڕادە پێکچووەکان چیان لێ دەکەم؟ یەکەچیان 3 دەیە، یەکیان دەیە، لێکیان دەردەکەم دەبیتە 3. ئەوە ئاسانم کرد، ئەوە سادەم کرد. ئەوجا کە سادە و ئاسان بوو، ئەوجا دوایە دەچم لە جیاتی داناندا دەنێم. لەو نمونەیە زیاتر ڕوون دەکرێتەوە. بڕێکی جەبری هەیە 5 س وەکو دەبینین کۆ 7 کۆ 3 س سادە بکە، نووسرایە سادە بکە بۆ ئەوەی ڕادە لێک چووەکان کۆ بکەیتەوە، پاشان بەهای بڕەکە بدۆزەوە کە س یەکسانە بە 2. یەکەم جار دەبی ئەمن سادەی بکەم. لێرە کو سادەکرایە؟ لێرە 5 س ئەکە وەکو خۆی نووسرایتەوە، 3 س و 7 س ئەکە ئاڵوگۆڕ کرایە لە جێیەکانیان، جێگایەکەیان. سێکە 3 س ئەکە نێزیک بوویتەوە لە 5 س. 7ەکە چوویتە لایەکەیدی چونکە بەوان ناچی. لە هەنگاوی دووەم یەکتر بەستنی 5 س و 3 س، لە هەنگاوی سێمیش کۆکردنەوەیان 5 و 3 دەبیتە 8. لە هەنگاوی چارەمیش ئەوجا لە جیاتی دانان کە سادە و ئاسان بوو، زۆر ئاسانە، لە جیاتی س 2 دانێم و بەهایەکەی ببینمەوە. کەواتە هەر کاتێک س بووە 2، ئەو کاتە ئەو بڕە جەبریە یەکسان دەبی بە ژمارە 23. بەڵام ئاسانتر بوو کە ئەمن ئاسانکاریم کرد، بڕە جەبریەکەم سادە کرد، لێکچووەکان و ڕادە لێکچووەکانم لەگەڵ یەک تاوتوێ کرد. لێرە زۆر گرنگە بزانم ڕادە چییە و ڕادە لێکچووەکان مانای چییە. ئەگەر ئەو شتەم زانیم کو ڕادەکان کۆ دەکرێنەوە، لێک دەردەکرێن و ڕێساکان چییە، زۆر بە ئاسانی دەتوانم بڕی جەبری کە ئاڵۆزن سادەیان بکەم، ئەو بڕە ئاڵۆزە سادە بکەم، سادەتر بکەم. ئەوجا لە جیاتی دانان بەکاربینم. بیر بکەوە ڕیزبەندی کردارەکان بریتیە لە: یەکەم شت ناوکەوانەکان ئەژمێر بکە. دووەم شت هێزەکان ئەژمێر بکە. سێەم شت لێک بدە یان دابەش بکە لە ڕاستەوە بۆ چەپ. چارەم شت کۆبکەوە یان لێ دەربکە لە ڕاستەوە بۆ چەپ. هەڵەی ئیملایی و کوردی زۆر هەیە بەداخەوە. لێرە بۆ وێنە لە ڕاستەوە وەیەکە لەگەڵەوەی نووسرا، لێرە لە ڕاستە و ئەیەکە نەنووسرایە. لێرە ناو کەوانەکان دوو وشەیە، ناو کەوانەکان بەیەکەوە لکاوە، ئەژمێر بکە بەیەکەوە لکاوە، دیارە بەیەکەوە دەلکێ. کۆبکەوە یان لێ دەربکە لە ڕاستە و بۆ چەپ بۆ وێنە لێرە بەیەکەوە لکاوە، لێرە بەیەکەوە نەلکاوە. هەڵەی زۆر کە دەبوایە نەکرابە ئەو هەڵانە لە کتێبی خوێندنەوە، دەبی لە چاپی نوێ هەمویان ڕاست کراباوە کە زۆر چاوی خوێندکارماندی دەکات، تێگەیشتنەکەی کەم دەکاتەوە. ئەو جۆرە خوێندنەوانە چونکە وەکو هەمووان دەزانین خوێندنەوە و تێگەیشتنی پرسیار
زۆر وەڵامەکەی ئاسان دەکا، دەتوانم بڵێم نیوەی لە وەڵامەکەی ئاسان دەکا. هیوادارم لەگەڵ وانەبێژ و مامۆستایەکان باسی و گفتوگۆی لەسەر ئەو نووسینەوەی ئەو کتێبە بیرکاریانە بکرێ. بۆ وێنەی وشەی هەر کاتێک، دوو وشەیە، هەر کاتێک بەیەکەوە ناڵکێ، هەر کاتێک. لێر دێمە کۆتایی ئەو وانەیە، هەتا وانەی داهاتوو هەر بژی.